هەرچەندە پەرلەمان خاوەنی قورسایی و پێگەی تایبەت و دەسەڵاتی یاسادانانە، بەڵام لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم دامەزراوەیە بێبایەخ دەکرێت و لە بەهای کەم دەکرێتەوە. لە دوای ساڵی 2015 کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەژێر دەستی ئۆپۆزیسیۆندا بوو، پارتی و یەکێتی هەستیان بە مەترسی کارایی پەرلەمان کرد و بە پلان دەستیان بەسەر پەرلەماندا گرت، تاکو کردیانە دیوەخان. چەند ساڵێکیشە بڕیار و کۆبوونەوە و ڕاستپاردەکانی ئەم دیوەخانە لە حزبەوە سەرچاوە دەگرێت، نەوەک لە نوێنەرایەتی خەڵکی کوردستان. ڕۆژی 20 تشرینی یەکەمی 2024 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوای چەندین جار دواخستن بەڕێوەچوو. هەردوای کۆتایی هاتن و ڕاگەاندنی ئەنجامەکان دەرکەوت هەڵبژاردنەکە دیزاینکراو بوو، پڕ بە باڵای پارتی و یەکێتی دوورا بوو. ئێستا و دوای تێپەڕینی 7 مانگ لەو وادەیە، پەرلەمانی کوردستان هیچ سەرۆکێکی نییە و دەرگاکەشی داخراوە. هەروەک بڵی هەرگیز ئەم دامەزراوەیە لە هەرێمدا بوونی نەبوو بێت. لە دوای هەڵبژاردننیشەوە کە هەرزوو کۆمەڵی دادگەری بە دیزاینکرا و وەسفی کرد و ڕەتی کردەوە بەشداری پەرلەمان بکات، پارتی و یەکێتی دەیان جار لە هەولێر و سلێمانی کۆبوونەوەیان کردووە. بێگومان کۆبوونەوەکانیان بۆ گەڕانەوەی سەنگ و قورسایی و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان نییە، بەڵکو بۆ بەشکردنی کێکی دەسەڵات و دوجار خستنەوە گەڕی دامەزراوەی پەرلەمانە لە پێناو بەرژەوەندی و ویست و بڕیارەکانی خۆیان. پارتی و یەکێتی بە تەواوی هەژمونی خۆیان بەسەر پەرلەماندا سەپاندووە، دەیانەوێت پەرلەمان جێبەجێکاری ئەجێندای حزب و بەرپرسانیان بێت، نەک خزمەتکردنی خەڵک و دەنگدەری ڕاستەقینە. هەر بۆیە تا ئەوان لە دیوەخان و کۆبوونەوەکانیان ڕێک نەکەون، پەرلەمان هیچ ڕۆڵ و ئەرزشێکی نابێت. پارتی و یەکێتی دەیانەوێت لە کۆبوونەوە داخراوەکانیان بە ڕێکەوتنی ژێربەژێر و نهێنی هەموو شتێک ببڕێننەوە، هەر لە سەرۆکایەتی پەرلەمان تا پۆستە باڵاکانی حکوومەت، پاشان پەرلەمانێکی دەستەمە و داردەست بخەنەوە گەڕ کە هیچ سوودێکی بۆ خەڵکی بەشمەینەت و مافخوراو نەبێت. 7 مانگ بەسەر وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا تێپەڕیوە، بەڵام تا ئێستا پەرلەمان بەردێکی نەخستۆتە سەربەرد و ئەندامەکانیشی هەموو ئەو ماوەیە موچەی بەلاش وەردەگرن کە بۆ هەر ئەندامێکیان مانگانە زیاتر لە 8 ملیۆن دینارە. لە ماوەی ئەم 7 مانگەدا پەرلەمانی کوردستان نەک هیچ ئەرزش و ڕۆڵێکی نەماوە، بەڵکو بووە بەبار بەسەر بودجە و هاوڵاتیانەوە. لەو 7 مانگەدا زیاتر لە 1.5 ملیۆن دینار لەسەر بودجەی گشتی کەوتووە. هەر بۆیە باشترین بژاردە هەڵوەشاندنەوەی پەرلەمان و دووبارەکردنەوەی هەڵبژاردنە دوور لە دیزاین و ساختەکاری، بۆ ئەوەی خەڵکی کوردستان نوێنەری ڕاستەقینەی خۆیان بنێرنە ئەو دامەزراوە گرنگە تا بتوانێت ڕۆڵی ڕاستەقینەی خۆی بگێڕێت و کەسانی بوێر و سەرڕاست بە نوێنەرایەتی دەنگ و ڕەنگی خەڵک چالاکی بکەنەوە.